کاتێک دێتە ئێران چ چه شتێکی شتێکی ئێران ئێران زۆر زۆر سرنجی تۆ ڕادەکێشێت جگە لە زمانی فارسی. بیرەوەریەکان ئێران وڵاتێک بووە ئێمەی وەکو پەنابەر وەرگرتووە. ئێمە بەڕاستی پەنابەر نەبووینە، هاوڵاتیەک بووین و بیرەوەریەکانمان لە ئێران بیرەوەری گرنگ و یەکێک لەو شتانەش کە پێم خۆشە بڕۆم سەردانی بکەم کەرەجە، ناوچەی عەزیمیە لە کەرەج بەهۆی بیرەوەریەکان کە لەو شوێنە هەمە. من بە هاوڕێیانیشم کوتووە. ئێمە هاوبەشیەکانمان لە بواری مێژوویی و کولتوریەوە. من ئێران هەمیشە کوتومە وەکو وڵاتێکی خۆمی دەزانم.